بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان. هل أتاك حديث الغاشية؟ آیا هەواڵ و دەنگ و باسی ڕۆژی قیامەتت پێگەیشتووە؟ ڕۆژێکە سەختیەکەی هەموو کەسێک داگیر دەکات. وجوه يومئذ خاشعة. لەو ڕۆژەدا چەند ڕوخسارانێک خەجاڵەت و ڕەنگ زەرد و شەرمەزار و زەبونن. عاملة ناصبة. هەریەک لە خاوەنی ئەو ڕوخسارانە ئیشکەرێکی شەکەت و ماندوون بۆ بەدەستهێنانی دنیای دوور لە ئیمان. تصلى نارا حامية تسقى من عين آنية. دەچنە ناو ئاگرێکی سوتێنەرەوە کە دەستەکە لە ناو نابات بۆ ئەوەی هەر لە سزادا بمێنێتەوە. لەسەر چاوەیەکی لە کوڵ و زۆر گەرم خواردنەوەی دەدرێتێ. ليس لهم طعام إلا من ضريع لا يسمن ولا يغني من جوع. هیچ خۆراکیشیان نییە تەنها لە دڕکێکی وشک و تفت و تاڵە جۆرە ڕوەکێکی بیابانیە بەتەڕی تەنها وشتر دەیخوات بە وشتی وشتریش نایخوات. نە ئەوەیە گۆشتی پێ بگرن و پێی قەڵەو ببن نە ئەوەشە پێی تێر ببن. وجوه يومئذ ناعمة لسعيها راضية في جنة عالية. لەولا شەوە ڕوخسارانێکی تر ناسک و ڕووخۆش و گەشاوە و ڕووناکن لە هەوڵ و کۆششەکانیان بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا لە دنیادا ڕازی و ئاسوودەن لە بەهەشتێکی بەرز و بڵندا ژیان دەبەنە سەر. لا تسمع فيها لاغية فيها عين جارية فيها سرر مرفوعة وأكواب موضوعة ونمارق مصفوفة وزرابي مبثوثة. لەو شوێنەدا قسە و گفتارێکی ناخۆش و نابەجێ نابیستن. لەو بەهەشتەدا کانی و سەرچاوە و تافگەی ڕەوانی تێدایە. هەروەها چوارپای نووسن و سیسەم و جێگەی حەوانەوەی بەرز و بڵند کراوەی لێیە. لە نزیگە و بەختەوەرانەوە لە هەر کوێدا بن کوپ و سوراحی و پەرداغی جوان و ڕازاوە و نەخشین دانراوە. هەروەها پشتی و سەرین و پاڵپشتی جوان و ڕازاوەی تێدایە کە بە ڕێک و پێچی ڕیزکراون. فەرش و ئۆرتە و ڕایەخی قەشەنگ و نەخشینی تێدا ڕاخراوە. هەموو کۆشک و تەلار و فێلاکانی پێ ڕازێنراوەتەوە. ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت. اینجا خدای دروستکار لە ڕوانگەی هەندێک دروستکراوانیەوە دەیەوێت بێ باوەڕان دابتڵەچێنێت. بۆیە دەفەرموێت ئایا ئەوە سەرنجی وشتر نادەن چۆن دروستکراوە؟ قەبارەی ملی درێژی قاچە درێژەکانی کە بە سمێکی ئیسفەنجی کۆتایی هاتووە اینجا خۆگرتنی لەسەر برسێتی و توێنیەتی. وإلى السماء كيف رفعت. ئایا سەرنجی ئاسمان نادەن چۆن بەرز کراوەتەوە؟ ئەو هەموو ئەستێرە و کاکەشان و هەسارە بێشمارە دەورەی زەویداوە لە بڵندیەوە ڕاگیراون. وإلى الجبال كيف نصبت. ئەی سەرنجی کێوەکان نادەن چۆن داکوتراون و دامەزرێنراون ڕەجیان چووە بەناخی زەویدا. وإلى الأرض كيف سطحت. ئەی سەرنجی دەشتەکانی زەوی نادەن چۆن تەخت کراوە لەبار هێنراوە بۆ کشت و کاڵ و ڕێگەوبان و ژیان. فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر. کەواتە تۆ ئەی پێغەمبەر ئەم شتانە بخەرەوە یادیان و ئامۆژگاریان بکە بەڕاستی تۆ هەر یاد خەرەوەیت هیچ دەسەڵاتێکت نییە بەسەر دڵ و دەرونیاندا تا بە زۆر باوەڕداریان بکەیت. إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر. بەڵام ئەو کەسەی کە پشتی هەڵکردووە و کوفری هەڵبژاردووە ئەوە خوددا سزا و تۆڵەیەکی زۆر سەخت و بە ئازار و بێسنووریان لێدەچێنێت. إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم. بێگومان ئەوانە گەڕانەوەیان هەر بۆ لای ئێمەیە بیانەوێت و نەیانەوێت
لەوە دواش بەڕاستی حساب و لێپرسینەوە و دادگاییان لەسەر